لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی قەزای چەمچەماڵ هەڵمەتێکی ڕێخستنی بازاڕەکانی قەزاکە و شوێنە گشتەکانیان دەست پێ کردووە و بڕیاریشە سەرجەم زیادەڕۆیەکان لا ببرێن و ئەو دەستگێڕ و عارەبانانەشی ئاستەنگی هاتوچۆیان بۆ هاوڵاتیان دروست کردووە بەشێکیان شوێنەکانیان دەگوازرێتەوە بۆ شوێنێکی گونجاو و بەشێکی دیکەشیان ڕێک دەخرێنەوە. لای خۆشیانەوە هاوڵاتیان و کاسبکاران وێڕایەوەی ڕێخستنەوەی ناو بازاڕ و شوێنە گشتەکان بە گرنگ دەزانن داواکاریشن ڕەچاوی بارودۆخ و گزەرانیان بکرێت بەو پێی بژێوی خێزانێکی زۆر لەسەر ئەم شوێنانەیە. وەڵای من داواکارم لە کاگڕەمەک لە قایمقامی چەمچەماڵ لە بەڕێ سەرۆکی شارەوانی کاکە چاوێکتان لە ئێمە بێت ئێمەش عاربان چین من خاوەن دوو مناڵم کرێچیم ژیان لەسەرم عاربانەیە قەیناتۆ من دەرەکەی بۆ چۆ بڕۆم بە منەڵێ بڕۆ پشت لای ماڵ کاکادرەوە قەینات جەنابی قایمقام تۆ خۆ دێ لە من بکڕی خەتا بازار ڕۆستا بێ خەڵک دێ بۆ چۆڵەوانیە داواکارم هاوکارمان من کاکە دەرمان مەکەن دەرمانەکە شوێنێکمان بدۆزنەوە کاکە زەلام وایە سی عاربانەیە تاکە نەفەرێکە وەرە ناو بازارەکە حەلیێوانە بکەن اینجا ئێمە دەربکەن داواکارم لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان چاکان بێمە بخشێنن چاوم عاربانچیانە بخشێنن بران بەخوا بەسەرام بەگرما لێرە مە حوتی بەیانی دەرەچم بۆ شەشی ئێوارە 15,000 20,000 پێیاکەم باڕێک بخرێتەوە دەستخۆشیان لێکەم یانی ڕاستەکە لە هەنێک کار ڕێگیراوە دەستیان خۆش بێشتێکی چاکەن بەڵام چاکشان لە ئێمە بێ وڵا 6 نەفەر لەسەر و مێزێ ئەگەر نەم عاشێ نەهیچ هەیە ئەگەر ئەوە نەکەم ڕۆژێ بەخوای دارە ناکرد هێوان نییە نەوتاکی هەموو شتێکت پێویستە لە ماڵەوانە ئەمیش ئەو تەمەنەوە عمرم 65 ساڵە لەبانم تعدادانشم با و کاسبیان ئەگەر ئێوە لا ببرێن مەسەلا ئەگەر لا بدرێ کاسبەکەنمە بە چێژێ هەیوانە ئەی مناڵ تەلەبەیە پارەی گەرەکە کارەبایە پارەی گەرەکە ولی هەمووی پارەیەکە گشتی بە پارێ نەوتە غازە ئەمە بەگاڵتە پیا بێ داواکاری ئەومانەیەوە هیچێکمان بووە هەلکەن و پێی بژین بژێوی ژاما خۆش بێ لە شوێنی خۆتان بمێنەوە ئارەوە لە شوێن خۆمان بمێنەوە لەگەڵەوەن بازار ڕێک بخرێ بەڵام ئەم مێز و عاربانانە لا نەبرێ بەڵام بای خۆی ڕێک بخرێتەوە ڕێک بخرێتەوە چاوی لە فەقیر بێ و بعد لە فەقیرما کاسبی خۆی بکاو بژێ و سەرۆکی شارەوانی چەمچەماڵیش ئاماژەی بەوە کرد ماوەی چەند ڕۆژێک کە هەڵمەتەکەیان دەست پێ کردووە و سەرجەم بازاڕەکانی قەزاکەش لە خۆ دەگرێت و جیاوازی لە نێوان هیچ کەس و شوێنێکیشدا ناکرێت باسیشی لەوە کرد ڕەچاوی بارودۆخ و بژێوی کاسبکارانیش دەکرێت و هەر کەسێکیش سەرپێچی بکات ئەوان ڕێکاری یاسایی بەرامبەری دەگیرێتە بەر. بەڵێ ئێمە لە کۆبوونەوەی لیژنەی ئەمنیەوە لیژنە هاوبەشەکانی قایمقامێت لە ماوەی ڕابردووە بڕیارماندا بە ڕێخستنەوەی ناو بازار بە هاوکاری هەموو ئیدارەی چەمچەماڵ و لە ئێستا و هەڵمەتە دەستی پێکردووە هەڵمەتەکەمە بەمەبەستی ڕێخستنەوەی ناو بازار و ئاسانکاریە بۆ هاتوچۆی هاوڵاتیان هەموو ناو بازارم هەڵمەتە بەردەوام ئەبێ لە ڕۆژانی داهاتووە لە چەند ڕۆژی ڕابردووە چەند شوێنێک غەرامە کراون و ئەوانەی کە تەجاوز بوونە دەستی بەسەرای گیراوە لا براون بەشێکی ئەوانەی تریش لە ڕۆژانی داهاتووە بەردەوامە بین مەبەستی ئێمە لەم هەڵمەتەیە تەنها ڕێخستنەوەی ناو بازارە نیشاندانی سیمایەکی جوانی ئەم شارەیە مەبەستمان ئەوە نیە نانی خەڵک ببڕین ئەوانەی کە عارەبانە و دەستگێڕانی کە شوێنەکانیان گونجاو نیە ئێمە هەوڵەدەین شوێنی گونجاویان بۆ بدۆزینەوە. زیادە ڕۆیی لە سنووری قەزای چەمچەماڵ هاوشێوەی بەشێکی زۆری شار و شارچەکانی دیکەی هەرێمی کوردستان دیاردەیەکی بەردەوامە هاوڵاتیانی سنوورەکەشی واخوازن ئیدارەی قەزاکە لە سوودی هاوڵاتیان و کاسبکارانە و دیاردەیە کەم بکاتەوە بەو پێی دیاردەکە بە جۆرێکە سیمای بەشێک لە بازاڕەکان و شوێنە گشتەکانی بە تەواوی تێکداوە و لە هەندێک شوێندا ئاستەنگی هاتوچۆی بۆ هاوڵاتیان بە گشتی و کەم ئەندامان بە تایبەتی دروست کردووە و هەر ئەمەش نیگەرانی بەشێکی زۆری هاوڵاتیانی لێکەوتووەتەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.